السلام عليكم ورحمة الله وبركاته. هیوادارم کە لە هەر شوێنێکن ئایستا دڵێکی پڕ لە ئارامی و زمانێک پڕ لە دوعا و لە پاڕانەوەتان هەبێت، چونکە کۆتاشەوەکانی مانگی ڕەمەزانی موبارەکە و بە چاوتروکاننێک لە سەرەتاکەیەوە هاتینە کۆتایەکەی بەبێ کە هەستی پێ بکەین هەر چۆنیش تێپەڕیوە، چۆن ئەو ڕۆژانەمان تێپەڕان. ئێمە کە هەموو شەوێ لێرە بووین لەگەڵتانە لە مەشغەڵەت و لە کارا بووین، هەستمان پێ نەکرد جا ئاخۆ ئێوەش وەکو ئێمەوا بوون، یاخود ئەم مانگە پیرۆزە هەروایە ئەو نە ئازیز و خۆشەویستەکە لە پڕ وەختێ دێت ئەو نە نازانیت کۆتایی پێ هاتووە. فعلا جي وصايا وقت مروف بحثا خاطر خواستنت كت جلا جرا دلي مروفي تيشت بس في دنيا هو صهر تشتكي دس بيك كبد دموعك هاي يارني نكو افشفه دموعك يوم جي الصباحي بله بهر اوای که بد خودی روجی ونویج و طاعت همه مسلمان توا جهانی طيبتي جي الكردستان ما يخوش تبيل هر چار پارچا پیروز يعني ورقرد بتو قبيل كربت ان شاء الله. يعني السلام عليكم ورحمه الله وبركاته مش بيل كرا الصلافكم افشفه پاشی و کنی خودی حس کدت جلا دابین هر جوی ساعتی حتی هیدی این دست حاضر کردن پاشی و خود کن افشفه جدید خدمت ها دابین ان شاء الله هر روز در باز بیدار دست به که و رمضان پیروز مشیابت خدمت ها کرد حتی وی دقیقه و حتی صبح جی خودی حس کد کاد چاقوبت اشتا دیار نینه و ان شاء الله دید بردام بیجین حتی پشت رمضان پیروز جیل کردستان بسیاری هر برنامه طیبت تدانین هر حتی هم بحثا گشته نوچه و حوالا جیب کین هم جوی خدمت کردنوای و گهاندنا زانین و زانیاریه هینجی هر دم گل مداون و ده حس که تفشوه جی اشتوار جدا ورگرتنا هف کارت خوب طیبتی جی ده بحث و بابت جدا مهبن لی بابت افشوه گل گرینگه یک دو جارا ما تأکید لکریه لی افشوه زیده تر تکزیر سرکین او جی پیوندی جواکی طیبتی جد نیو بین مسلمان دا و پیگ و جیان نیو بین مسلمان و آین دین دا طیبتی جد چونکه همین نزیک جشن دوین اف بابته دویت بگرمی بیت بحث کردن دا کد دلیمه دا هر تشتک يعني البرامبري ايكودوجي مهبت امنيلين بدلنايوا بيك فاجيانا كتمام مهم ان شاء الله زياتر لسر تورك قصا كاين اوكاتا ميوان بانكشتينا او استوديو كاينو زياتر برسيرا كان مان ارستي ميوان دكين ان شاء الله و اتشينا ام بابا تمان كباس لواكات زورنو كسانيكا ارزو خلياي جوازيان هي حاجي ايات باقلاوچي يكيكا لخاون كاركاني زاخو سۆز و ئارەزوویەکی تایبەتی بۆ کەسانی بیرکۆڵ و بێسەرپەرشت هەیە بە جۆرێک بەردەوام ئەو کەسانە لە خۆ دەگرێت تەنانەت ئەو دەخوازێت کۆچی دوایی لەگەڵ کۆچی دوایی یەکێک لە بیرکۆڵەکانی شارەکەی بێت بەرەف باژارێ زاخوکا دەلال و حەجی ئەیادی ژیانەوەیت گەل بیرکۆڵە بزانین کاچەوە ڕۆژان و شەوێت خود گەلەوەنا دەرباز کرد گەشتەکە کیلو دیر دناف ئەرشیفێ خوا یە 44 ساڵاندا دکە حەجی ئەیاد کو یەک ji xwedankarên berniyasên zaxoye hezeka cida ji gelek kesan heye ew jî jêk nêzik bûn û hevaletî û têkeliya mirovên bêxwedî û bîrkolan e اما از این راست متوخم بلادلیج نمین از حوال دینامه و حوال به خدا نامه یک به خدا بد از خدا نی از هایی کاری وید کم ابا برای منه یعنی برای منه از بوی بی خدا به کرونا خاصة قهرام یا مزن بوان به خدا نبی اوید نه مال هی نه حال هی خارن و خارن زحمته نکمل مال نه امدي رابي مثلا تشتا محاضر امي رابي بلابينا محاضر امي رابي شيبا محاضره عمرگیزان یک جبیرکولین گلک نزیک حجی ایادی بویه و به شف و روش دگل دا بویه حتی کل سال 2000 کوچا داویه کریه لی هر دم ایاد خوازی آمرنا خواه دگل مرناوی دو خوازه و دو بیجه پشتی کوچا داوی آوی من چه خوشیا جیانه نمایه عمرگیزان نوکه جد بینیم با خوزی طوبه خوزیشی نبیه مگوت تا خوزیش خیره خودی را رجا عمل مری اجی بری با رجا عمل مری حتی بگاوه من خوشی ندیده خوشی او بیار گلویه یعنی مالا من هزار جایاتی مالا من زاد و خارن و وخانی خاری مالا
ازایم سیکت شتاکی کرد دایی تماله یعنی هما رحامه بی وریدکش خوینامه بی سەرباری vê hemiyê jî ew berheve eger hikûmet avahiyekê bû dabîn bike bi rêgahind xêrxwazên din li xwegirtin û xudankirina van kesan bi stixwe vebigire. ام هیویت کن اش حکمت خو هاری کایام کن آن زنگینک خدا خیرک یعنی خندك قاعك 20 غرفة بابن هر اكيد غرفة خو بابن وازي بيرابن ومن تين هاري كار من هاي نوكا خو بخش كن بو بيشوري بين هاري كاريا ديناب كن سليوان بشون ريوان تراشن خدي والوان بكم ينادين خدين كد بيشتازي شمير هم خمو بخو او li behdînan bi awayekî giştî bi eyadê beqlawçî tête naskirin ku pîşeya dayîka wî bûye û eşbûyî wî maye. Li Hewlêr û Silêmanî û bajarên din yên Iraqê jî bi eyadê masîgir tête naskirin ku pîşeya babê wî bûye û eşbûyî wî maye. İslam Yusuf Kurdistan 24 Zaxo خدای صحتا حجی ایادی خوش کت خدای خیرای مازن کت تایبت جی او کاری اوت کت هم کاری که یه آینی همجی کاری که گلک مروفاتی اوجی یعنی جوره کش جوریت پیک وجیانه بدنيا نبتني مروف قالوان كسب بجيت أبد وكي مروفي بهمي تشتكي حتما خدي خيراي مازن كل شيء بله هر وك خداي جورا دفرمت يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائلا لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم وإن الله عليم خبير وهر أميك وما ليك لقل همو شعبك لقل همو قوميتك لقل همو نتويك إما بتواني بجي تنانت أجر كسكان لروي درونيشة جواز بن أبي مرونيك هبه للاي إما كبتوانين يكتري قبوب كين چون بيك ولا سر أم زويج كم زوية تنها بو يك نتود يا بو يك نتو يا بو يك رنگ يعني برافراشتن نبوه حتما بو همو ما ندبه بو مرونية إما يعني لم زوية بارزگاري بكين لقلو كساني لقل ما ندجين ويلا سر أم بابتا ميوانداري ماموستا مزفر زياد ماموستای عيني ما كردوا كبخيرات نيكين بنا استوديو زور سپاس ماموستا جلا بخير هاتي ولو أم بيجين رنگ ما چند ساعتين كيم ما بنيان جروجك بله بس هر رمضان و پیروز لو پیروز بله ان شاء الله خدي الرجين وفيجو طاعته وقت آمين أجمعين إن شاء الله تعالى يا جماعة مستعم بري درجه بابت خوي جرينج وكين از في برسياري بكم كرتي وتجي بكرتي برسوا مبدي إن شاء الله بوچي رمضان پیروز وصازي درباز بي يعني الدسبيكي جاف كرامه بحث كره وكي كتب جماعة ما تشافت خون قادم فكرن اف هيوا پیروز 29 يعني جيسي روجت خو وصازي درباز بي بله بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين دسخوشي لجنابتان دكم سپاسی جنابتان دەکەم سپاسی کەناڵی 24 دەکەین کە ئەو دەرفەتەی پێداین ئەو لەو شەو مەبارەکە لە خزمەتە و خەڵکە موسڵمانەوە ئەو کۆمەلگای خۆماندا بین و ئامۆژگاری چاچیان بکەین ئینشاءالله تەبعاً ئەوەی جەنابەت باست کرد ئەو خێر و بەرەکەتە زۆر بە خێرایی تێپەڕی خوای پەروەردگار یەکێک لە وەسفی ڕەمەزانە دەکە بەر لۆی بچین ناو بابەتەکەمان ئەفەرمێ ئەیامەن معدودات چەند ڕۆژێکی دیاری کراوە بەڕاستی ئینسان ئەگەر بەرنامەی نەبێ بەرنامەزێکی نەبێ لەو چەند ڕۆژە تەنزیمێکی کات و ساتەکانت نەبێ بۆ عیبادەت و خواناسیە لە کتوب پڕێکەوە ئاور دەدەیتەوە ئەوە خەریکە وەک ئێستا دەبینین ڕەمەزان بەیانیان دوو بەیانی ماڵ ئاوایمان لێ دەکە و کۆتایی بێدێ خێر و بەرەکەت هەروایە یعنی دایمەن لەبەر ئەوەی ئینسان مرتاحە ئاسوودەیە ئەوەندەی لەو مانگە ئاسوودەبووین لە هیچ مانگەشتر ئەوە ئاسوودە نەبووین جا ئەو مرتاحی و ئاسوودەیە ئینسانی دائیمەن بە تایبەت باوەڕدار حەزی پێ بمینێتەوە حەزی لێ زیاتر لە ناویدا بەردەوام بێ بۆیە کە دەڕوا لە لای کەمە بەڵام ئەگەر کەسێک یەک دقە لە جێگایشی ناخۆش بی یەک دقە یەک سانەی لێبی لای وای یەک ساڵی لێ بووە ئەوە تعبیرێکە بۆ قسەکەی جەناب ئینشاءالله با بچینە ناو بابەتەکەمان مامۆستا ئاینی ئیسلام چۆن باس لە پێکەوە ژیان دەکات و لەگەڵ ئاینە جیاوازەکانە بە تایبەتی ئێمە لە کوردستانە
جگە لە مسلمانان چەند ئاینێکی جیاوازی دیکە هەن کە لەگەڵمانە دەژین وەسپاس بخوا ژینگەیەکی زۆر ئاراممان هەیە پێکەوە لە ئاینی ئیسلامە چۆن باس لە ئەو پێکەوە ژیانە کراوە بەڵێ تەبعاً پێکەوە ژیان شتێکی زۆر جوانە هەر وڵاتێک پێکەوە ژیانی تێدا بێ سێشتی زۆر جوانی تێدا بەدی دەکرێت یەکیان بەختەوەری کۆمەلگایەکی بەختەوەر دەبێت دووەمینیان کۆمەلگایەک پڕ دەبێت لە ئاشتی سێمینیان ئازادیەکی جوانی تێدا دەبێت لەبەر ئەوەی مرۆڤەکان جیاوازی یەکتر قبول ئەکەن و ئەخوێننەوە ئەگەر ئەمە تەمەشاکەین وشەی تەعایش لە عربیە بەمعنی الاشتراك في الحياة على المحبة والمودة والألفة يعني ئەوەیە ئێمە هەمومان بێکەوە چۆن بتوانین هاوبەش بین لەو ژیانە خی پەروەردگار ئەو زەویەی داناوە بە هەمومانی داوە بە کەسێکی مسلمان و غیرە مسلمان و مادە مرۆڤە و ڕوحی هەیە و عقلی هەیە و حتى گیان لە بەرەکانیش خی پەروەردگار ئازادێکردنە لەو کەونە دابژین بە وەڵامی پرسیارەکەی جەنابەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دەستپێشی دروستکردنی بەیەکەوە ژیان کاتێک کە کۆز دەکە لە شاری مەکە دەچێتە شاری مەدینە بنى دولته على 3 أسس دەوڵەتی ئیسلامی وڵاتێک کەوا دەوێت ڕابگەێنی مەملەکەت و حکومەتێکی سربەخۆی ئیسلام دروست بکە لەسەر سێ بنەما پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم درستی دەکە یەکەمینیان مزگەوتە المەسجد لەبەر ئەوەی مزگەوت پێگەیەکی زۆر گەورەی هەیە لە ناو کۆمەلگا لەسەر دەرونی ئێمەی مرۆڤەکان ڕۆلی چاچێ لە چاکسازی لە کۆمەلگا مزگەوتە پەروەردەمان دەکە دزی نەکەین فێڵ نەکەین خوێن نەڕێژین غەدر نەکەین زوڵم نەکەین مافی یەکتر پێشێن نەکەین مزگەوت شوێنەکە بۆ بەهێزکردنی بینی بەندە و خوای پەروەردگارە دووەم شت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەرکیزی لەسەر کردو لە دەوڵەتەکەی المؤاخات بین المهاجرین والأنصار چۆن ئەوانەی کە لە شاری مەکەوە هاتینە و تۆزێک یعنی وەک ئەوەی دەڵێ زۆر شارەزای تەبیعاتی ئەهلی مەدینەنینە بێکەوە مهاجری و ئەنسارەکان بکاتە برا چۆن ئەو خەڵکە هەمووی لە ناو ئیسلامە بیان کە بە برایەتی و بە هاوڕێتی و بە خۆشەویستیەوە بژین سێمینیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چی دەکا هەر ئەستی دستورێک بۆ مەدینە دادنێ دەستورێک دادنێ وەثیقەی مەدینە کە مەشهورە کە بریتە لە 52 بند لە 52 خاڵ وا دەکە ئەو خەڵکە هەمووی بەیەکەوە جوانترین تەعامل بکە هەندێک نمونە بینەوە بۆ ئەوی بزانین کە ئیسلام چەند گرنگی بە پێکەوە ژیان داوە دینەکەی ئێمە چەند جوانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لقد كان لكم في رسول الله أسوة حسنة پێشەنگ و پێشەوای ئێمە هەر کەسێک بڵێ مسلمانم ئەبێ چاو لە پێغەمبەر کە صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا هەڵسوکەوتی چۆن بۆ لەگەر کەسانی غیرە مسلمانە بەتایبەت ئەهلی کیتابە مثلا وەک ئەو وڵاتەی ئێمە تەمەشا دەکەین بڵێن هەموو ئەوەشی تێدایە مسلمانی تێدایە جوولەکەی تێدایە مەسیحی تێدایە و هەروەها دەتوانێت یەزیدی تێدایە بە هەموو ئاینەکان و هەموو ڕەنگە جیاوازەکانەوە بزانین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆ لە شاری مەدینە هەماشت هەبوو دەوڵەتێکی ڕاگەیان بتپەرستی تێدا بوو لە ناو مەدینەی مەسیحی تێدا بوو جوولەکەی تێدا بوو چۆن بتوانی ینی گەورەی پێغەمبەر صلی الله عليه وسلم عەزەمەتی ئەو ئیسلامە لەوەدایە هەمیان بێکەوە دیفاع لە وڵاتە بکەن هەمیان بێکەوە بەختەوەری ئەو وڵاتەمان بوێ و هەروەها ئازادیمان بوێ و هەروەها کەسی زوڵم لە کەس نەکە و هەمووشمان بێکەوە بەرپەچی دژمنەکانمان بدەینەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەخاڵ ئەوم پێ بدەین دەفەرمێ من قتل معاهدا لم يرح رائحة الجنة وإن ريحها ليوجد من مصيرة 40 عاما رواه البخاري وا فێری سەحابەکانەکە نەکەم بە هیچ ڕۆژێک دەست بەوانە بنکەوە لە ژێر ڕکێفی دەوڵەتی ئیسلامینە کەمینەکان چینە کەمینەکان ئەوانەی کەوا وەکو مسلمانەکان زۆرنە لە ژێر ڕکێفی مسلمانان ئەفەرمی ئەگە هەر کەسێک خوێنی مسلمانێک کەسێکی غەیرە مسلمان بڕێژی جابا بتپەرست بێ باجوولەکە بێ با مەسیحی بێ نەک ناسێتە باشتەوە ئەفەرمی خوای پەروەردگار بۆنی بەهەشتیشی لێ حەرام دەکە کەوا 40 ساڵ ڕێ ئەمە حەدیسی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆنی بەهەش دەڕوە لە فەرمودەیەک ترا ئەفەرمێ من ئاضە ضمنیا فقط ئاضانی ئەفەرمێ ئەگەر کەسێک ئازار بدا بە ناوی ئیسلام و مسلمانەتیەوە ئەوە منی ئەزیەت داوە لە فەرمودەیەکە ئەفەرمێ من ظلم معاهدا أو انتقصه چەند جوانە دەفەرمێ ئەو دەفەرمێ هەر کەسێک زوڵمێک بکە لە کەسێکی غەیرە مسلمان یان ئەوێ شتێکی لێ کەم بکاتەوە یان ماڵێکی لێ بستینی یان ئەرکێکی بخاتە سەری کە لە توانای دانەبی دەفەرمێ ئەنا حەجیجەته یەوم القیامە ئەفەرمێ من صاحبی ئەو کێشەیەمە لەگەر ئەو کەسەی لە ڕۆژی قیامەتە من دێمە سەرخەل لەگەر ئەو کەسەکەوە بەرامبەرم نی کردووە پێغەمبەر صلی الله عليه وسلم تەسەور دەکەی ینی مامۆستای بەڕێز
پارەی لە جوولەکەکان وەرگرتی قەرزی کرد یەک لەوانە زەیدی کوڕی سەعانە کابرایەکەکەوە ئۆسقۆفێکە بە مستەڵەحی ئەوڕۆ قەشەیەکە پێغەمبەری خوا پارەی لێ قەرز کردووە کێشەی نەبووە حتا ڕۆژێکیان زەیدی کوڕی سەعانە دێ لە ناو سەحابەکان ئیمامی عومەرە و هەموو خەڵکە لەوەیە ئێرەی پێغەمبەری خوا دەگری دەرێ یا محەممەد ئەو پارەی لە لاتەئی من بۆ نادێەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم بێدەنگ دەبێ ئیمامی عومەر هەڵدەستۆ لەبەرەوە ئیمامی عومەر پێغەمبەری زۆر خۆشویستیە ئەڵێ یا ڕەسوڵ الله چۆن دەبێ ئەوە بەبێ ئەدەبی بێ پێغەمبەری خوا فەرمی یا عومەر ها چەند جوانە تۆ پێویستە بڵێ بە ئوستوبێکی جوان داوە لە پێغەمبەر کە صلی الله علیه و سلم و بە منیش بڵێ حەقەکەی ئەو پیاوە بدەمەوە کەوا پێ قەرزارم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چووە بەلای کاتێک نەخۆش بوونە سەردانی کردینە ئەنەسی کوڕی مالیک فەرمێ گەنجێک هەبوو جوولەکە بوو لە شاری مەدینە ئیمانیشی بە پێغەمبەری خوا نەبوو صلی الله علیه و سلم دەهاتە مەجلیسی پێغەمبەری خوا دا دەنیش قسەی لەگەر پێغەمبەری خوا دەکرد جارێکیان نەخۆش بوو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چووە ماڵی سەردانی کرد دەرێ فقعد عند رأسه لە لای سەری ئەو گەنجە دانیشت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر بە حیکمەت بووە زۆر بە ئوسلوبێکی نەرم و جوانەوە پەیامەکەی خوای گەورەی گەیاندۆ مرۆڤەکانیشی پەروەردەکرد پێی گوت ئەسلیم ئەی گەنجە بوو بە موسڵمان دەڵێ گەنجەکە ئاوا تەمەشای باوکی کرد باوکی گوتی ئەطیع ئەبا القاسم گوتی بەجێ بکە اینجا شهادەی هینا وەفادێکە فەرمی الحەمد لله الذي أنقذه من النار سپاس بۆ خوا خوای گەورە لە ئاگر ڕزگاری کرد دوو نمونە بە کورتی بۆ ئەوەی بزانین پێغەمبەر صلی الله علیه و سلم بەڕاستی بەرنامەیەکە ژیانێکی بۆ هیناوین بەخوا غەیرە دینەکانیش ئیستیفادە لە ئێمە دەکەن کەکە خۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم بەس ڕەحمەت نییە بۆ ئێمە وما أرسلناك إلا رحمة للعالمين بۆ هەموو خەڵک یعنی بۆ مسلمان و جوو گاور هەمووی ڕەحمەتە چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ساڵی نۆی کۆچیە کۆمەڵێک میوانی مەسیحی دێ چاردە پیاوی ئۆسقۆفیان لەگەردایە دێنە ناو مزگەوتەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم هێشتا بڕوایان بە پێغەمبەر نینە وەفدەکان داهاتن کاتی نوێژی خۆیان دێ مەسیحیشن لە ناو مزگەوتەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەڵێن ئەمە دەبی نوێژەکانی خۆمان بکەین مەسیحینە لەسەر دینی خۆمانین پێغەمبەری خوا لە ناو هەموو سەحابە بەڕێزەکانە قائیدی دەوڵەتی ئیسلامی لە پیرۆسترین شوێنە کە لە پاش کەعبەی پیرۆزە و حەڕەمی پیرۆزە مزگەوتی پێغەمبەرە صلی الله علیه و سلم لە کوڕەی زەویە ئەڵێ بڕۆ عیبادەتەکانی خۆتان بکەن لە ناو مزگەوتی پێغەمبەری خوا نوێژەکانی خۆیان دەکەن ئیبن کەثیر لە بیدایە و نیهاو شتێکی جوان دەجێڕدۆ کە ئەمە هەمووی مێژی زێڕینی ئیسلامە فێرمان دەکا ئەڵێ لە دیمەشق ماوەی 7 دانە ساڵ مسلمانەکان و مەسیحیەکان جامعی ئەمەوی هەیە لە دیمەشق یعنی زۆر مەشهورە دەڵێ هەمیان بەیەکەوە لەو مزگەوتە وەکو معبەدێک بێکەوە عیبادەتی خۆیان دەکرد دەسەوەر دەکەی دەڵێ یەک دەرگای هەبوو کە دەچوونە ژوورەوە لای ڕۆژ ئاوا بۆ مەسیحیەکان بوو لای ڕۆژ هەڵات بۆ مسلمانەکان بوو یەک ڕۆژی کێشەیان نەبووە یەک ڕۆژ کێشە و مشکلێکیان نەبووە ئەفەرمێ لە 2000 کە مسلمانەکان بە خۆشی بە ڕەزامەندی خۆیان چکە لە ئیسلامە حەرامە تۆ بە زۆرداری ماڵ لە کەسێک بستینی ئەگەر مەسیحی هەر شتێکە بێتن باش لێیان کڕیەوە کردیانە مزگەوتی مسلمانان اینجا بە تەواوی بۆ مسلمانان کە جامی ئەمەوی یەک لە مزگەوتانەیە ویجانوکە ئەم سەردەمی پێغەمبەری سڵ سەر بن بینە سەردەمی مەی نوکە تایبەتیژی کوردستانی و هەمی باژێر و باژەڕۆکان ئەف نمونێت تە بەحەسکردین ڕێک یعنی نمونەی جانت کوردستانیژی تێنە پێشچاوە ئەف پێکڤژیانە هەی ئەوەت ئیسلامێدا بەحەسکردی ڕێک سەداسەت کوردستانیژی تێنە جێبجێکردن يعني ام بینین گەلک ئەو وڵاتێ دەوروبەرێتمەژی پرزگرێکێت هەینەوە بینە ئاین و نەتەوادە بەس سپاس بۆ خودای ئەف پرزگرێکە نینن باشە ئەف پێکڤژیان يعني هەر بوومەژی عیبادەت تێتە حەسێبکردن ناوا کوردستاندا ئەو خێر و بەرەکەتت هەین ناف کوردستانیدا ڤەگرتەوە بۆ هەندێک و پێکڤژیان هەیە بەس ئەم دێ دوسەی دقیقە بەرەف سلێمانیە وەچین خوددا حەسکت مامۆستا ئەم دێ بەحسی پێکڤژیانێکی ناف کوردستانیدا برف هفکاری ما آرام بختیاری و چین پای که راستا خویت گلم داشت سلیمانی آرام افدمت باش زانین هیدی جشن رمضان پیروز یا نزدیک بت از بارم توجی خو وان شوادا نزدیکی هم بازاری هم جی خارنات که هیدی چا خلک بازار سلیمانی خوشبویی جشن حاضر کت ولو حتی اگر مالت خوشی داون پیش ما بیت لشونک که خواردن و شتیله دیسان و آرام وانیا شود باش خورد خواردن نیە لە شوێنێکی دیکە بازانی لەکوێ ڕاهاتین لەگەڵ ئارام کاتێتە شوێنی خواردن سۆڤان سڵاو ژوان سڵاو لە تۆش ئیتر نزیک بووینەوە لە جەژن بۆیە ئیتر خواردن و لە تۆزە لە خواردن دوورەکەوینەوە خۆمان بۆ
قۆزبوون و جوانبوون ئامادەگەین بڵێمادا کە دوای ڕەمەزان بچین بۆ وەرزشکردن بەڵام پێشەوە وەک ئامادەکاریەک بۆ جەژن یەکەم شت گەنجەکان کە بۆ خۆیان بۆ جەژن ئامادە بکەن ئەگەریش لە ماڵەکانی خۆیان بێت ڕوودەکەنە دەلاکانەکان و سەرچاک دەکەن و خۆیان ئامادە دەکەن بۆ دەژن ئێستا لە یەکێکم لە دەلاخانەکان ئێستا تا درەنگانێکی شەو تاپەرشەوکردن بەردەوام من دەمەوێت لەگەڵ خۆیان قسە بکەم بزانین ئەوان بازاریان چۆنە دوای ئەوش کە قەدەغەیە چۆ ڕاگەندرا وەستاهرا سلااوتان لێبێت فەرمیتە ئێرەوە بۆی کامێرەکە دەرکەوێت بازاری دەلاکەکان چۆنە دوایش کە قەدەغەی هات چۆ ڕاگەندرا خەڵک هەر سەردانەکان خۆیان چاکەکەن بۆ پێشوازی لە جەژن بەخێر بێن سەر چاو شەوتان باش وەڵاهی بازاری دەلاک یعنی عادەتەن دو سێ ڕۆژ پێش جەژن ئەکرێتەوە بە بۆنی ئەوەی کە جەژنە بەڵام ئەم ڕەمەزانە جیاوازترێکە لە چاو ڕەمەزانی پێشووترا چونکە ئەم ڕەمەزانە کەرەنتینە و کۆمەڵێک شت لە پێشە من ئێستا مشتریم هەیە ینی هاتووە بۆ لام پێمەڵێ خۆ ئەگەر جەژن کەرەنتینە بکرێ بۆ من سەرچاو بکەم بەس باشە ینی بەعامیش سواز بۆ خۆی گەورە خەڵک هەریەت هات و چۆ کات ینی ئێستا ئێمە لە هەتاک و پارچەوە مێنینەوە بەڵام ئەو شوی کە بڵین بۆ بەیانی جەژنە ئەوەی تر هەتاک و بەیانی ناڕێن و بەعامیش باشە ینی جموجوڵ هەیە سواز بۆ خۆی گەورە لە ناوشارە بەڵام ئیتر بێ معاشی کۆمەڵێک ئەم سەراوسەر هەر ینی بارودۆخەکەی لە چاو ساڵی پێشووە فەرقی هەیە ینی کەمترێکە وەک لەوەی کە لە چاو پارەپار ئەم کاتانە من ینی زۆر درێنگە ڕۆژمە سعات پێنج چواری بەیانی ئەڕۆژم بەڵام ئێستا تاکو پارشەوە مێنینەوە وەک دەبینن ینی ئێستا هەندێک لە هاوڵاتیان هاتوون خەریکی کارکردنە بن یاخود خەریکی سەرچاکردنە بن و سەرتاشخانەکانیش خەڵەباڵغی هەر پێوە دیارە وەکو باسیشم کرد ئەگەر چی ینی هاوڵاتیان قەدەغەی هاتووە ڕاگەندرا بۆ جژن بەڵام هەندێکیان هەر خۆیان ئامادە دەکەن بۆ پێشوازیکردن لە جەژن و مانۆش لە ماڵەکانیان پیرۆز بێت لەوان گەنجا بێت حتى يعني هدي خو حاضر كان جوي ججني وججنا هم يا بيروز بس حتى اگر كدرو جدينه ونجي سير جدينه زور سپاس افكاري ما ارم باختيار پای که راست خود گرمه دابوش سلیمانی تو جی پیچه که دستکاریا رهت خوب که پیچه که خوب سرو بر که بود ججني زور سپاس بود ارم برا تو هر جان کشخه ها هر بجي سپاس گەلەگەڵ ماوە دیسا ما مستواکی برینو که ما گوتی يعني قال لك خير وبركات نافلات ما كردستان ده ففد گرت به هندي کو پێکڤژیۆنە کە مکم هەیە جدا وڵاتێن دەوروبەرچکی گەلک پرزگرێکێت هەین وڵ وڵاتە بە دڵنیاییەوە گەر تەمەشای دەوروبەرمان بکەین بەڕاستی خی پەروەردگار فەزڵێکی زۆر گەورەی لەگەر ئێمەی ملەتی کورد کردووە سپاس بۆ خی گەورە ملەتێکی مسلمان ملەتێکی بە ئەخلاق ملەتێکی بە غیرەت و ملەتێکی هەمیشە ئێمە مەزلوم بووینە بەدەستی دژبنانمان زۆر چەوسێنراینەوە بۆی ئومێد دەکەم بەڕاستی لە ناوە خۆمان زۆر ڕێز لە یەکتر بگرین بە تایبەت هەموو لایەنە سیاسیەکان بەرەبەری جەژنە ینی ئاش ببینەوە ئەو بێکەوە ژیانە لە دەست نەدەین بەڕاستی کوردستان ئەتوانم بڵێم زۆر جار ئاماژەم پێکردو لە نمونەی حەبەشاچێ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەڵێ بڕۆن بۆ حەبەشا تێدەگەی بە سەحابەکانی ئەڵێ بڕۆن لەوێن دەرێ لەبەر ئەوەی مەملەکەتێکە و شوێنێکە هێشتا نەجاسی نەبیتە مسلمانیش بەڵام عەدالەت و دادپەروەری لێیە بەڕاستی ئێستا کابرا لەو سەری دنیای لە خەڵکی ئەو عێراقەیە چەندین ساڵە با و باپیران لەوێ ژیاوە ناتوانین لەوێندەی لەگە شیعە تعامل بکاتن تەمەشا دەکەین وەزی عێراق چۆنە ئەو تایفەگەری و ئەو میلیشیات و ئەو هەموو بەزم ڕزمەی کە هەیە منداڵ دەکوژرێ ژن دەکوژرێ یعنی خەتفەیە ئەنواعی کێشە و مەشاکلەیە ئەو برا عەرەبانە لێرەنە ڕۆژێک برا عەرەبێک قسەیەکی لۆ جێڕامەوە دەگوت وەڵڵاهی چیمە دوکانی مریشکێک بکڕم گوتی کابرای مریشک دوعای دەکرد خۆیان تێک بچی و وێران بی و ئێرە کاوە گوتی پێم گوتی کاکە دوعامەکە وەڵڵاهی تۆ قەدری وەی نازانی والله من ماڵم لە عێراق لە بەغدایە ناوێرم بسمە نوێژی بەیانی بۆ هێز شیعەکان بمکوژن دەیگوت ماڵم لە بەغدایە ناوێرم بە مستەڵەحی سوننە قسە بکەم سپاس بۆ خوای پەروەردگار خۆ بێکەوە ژیان گەورەیە یعنی عیبادەتێکی گەورەیە ئەو وڵاتە تعبیر لەوە دەدا خەڵکی ئەو وڵاتە و ئەو شوێنە پێشکەوتو تێگەیشتونە بەڕاستی سەقافەت و ڕۆشنبیریەتیان باشە تەمەشا دەکەین وڵاتێکی وەکو هیندستان زیاتر لە 180 جۆر ئاینی تێدایە یەک ڕۆژ کێشەیان نییە لەسەرەوە وەسپاس بۆ خوای پەروەردگار لەو کوردستانە بچکۆڵایە یەک ڕۆژ ئێمە کێشەمان نەبووە لەگەر کەنیسەیە لەگەر مەسیحیەکە لەگەر یەزیدیەکە ڕۆژێک نەبووە مامۆستایەک لە سەمینبەر گەنجێک پەروەردەکە بڵێ بەردێک لە کەنیسە بگرە هەمیشە گوتمانە ڕێزیان بگن لەبەرەوەی خوای پەروەردگار ئەمری پێکردینە
جا ئەمە دەستکەوتێکی گەورەیە بۆ ئەم يعني کوردستانەمان هەر ئەوێ وەکیلی ئەف خێر و بەرەکەتە کوردستانی بەڵێ دەڵێم هەر ئەوەش وای کردو ئەم خێر و بەرەکەتە هەبێ لە ناو بە دڵنیاییەوە ئەوە ئێرانە ئەوە تورکیایە ئەوە عێراقە هەر چار دەورەمان ئەوە سووریایە لەبەر ئەوەی تەقبڵی جیاوازی ڕەگەزی بەرامبەر ناکە یان جیاوازی عەقیدەی بەرامبەری ناکە ئەو وڵاتانە دەبینن ئەوە لیبیایە و سۆماڵە و کۆمەڵێک وڵاتی ترمانەیە لە ئاسیا و لە ئەوروپا ئەوانەی کەوە ئەوە بۆڕمایە چکارە ساتێک لێ ڕوودەدا کابرایە کە بتپەرستە کەسی بەرامبەری کە مسلمانە قبوڵی ناکە کارە ساتی گەورەی لێ دەکەوێتەوە خوێن ڕێژی لێ دروست دەبێتن ئاژاوە و ناشرینکردنی وڵاتی بە دواوەیە بەڕاستی سپاس بەخوا کوردستانمان زۆر جوانە لەو ڕوانگەیەوە ئەمەش دەگەڕێتەوە بەڕاستی بە دەرەجەیەک بۆ هیمەتی مامۆستایانی پایەبەرز مامۆستایانی ئاینی هەمیشە ڕۆلیان هەبووە لە سلمی و لە ئاشتیە هەمیشە ئێمە ویستمانە خەڵک لە ئاشتیدا بژی دژی مەشاکیل بووینە دژی تێکدان و ئاژاوە جێڕی بووینە لەبەرەوەی ئێمە وەکو دین پێمان وایە ئەگەر کەسێک ئاژاوە بنێتەوە ئەو کەسە لای خوا و پێغەمبەری خوا کەسێکی باش نیە و خراپە بەڵێ مامۆستا وەک باسی لێوە دەکەیت ئێمە ئەرکمان هەیە بەرامبەر هەر مسلمانێک بەرامبەر بە مسلمانێکی دیکە ئایا هەمان ئەرکیشمان هەیە بەرامبەر بە ئەوەی کە کەسێک لە ئاینێکی جیاوازترە ئێمە هەمان ئەرکی بەرامبەر ئەبێ بجێبەجێ بکەین هەمان مافی پێ بدەین کە بە برا مسلمانەکەمانیە بە دڵنیایەوە گە تەمەشای دەستوری مەدینەی بکەین پێغەمبەر صلی الله علیه و سلم کە داینە لەسەر چەند بنەمایەش یەک لەوانە دەبی تۆ وا بکەی بەرامبەرەوانەوە حەقا مافە پێیان بدەی وەکو شەرع المواطنە یعنی ئەو کەسە بە هاوڵاتیەکی مەدەنی ئەو شارەی دابنێ کەسێک مادەم لێرەیە لەگەرەمە دادەژی با مەسیحی بێ با جوولەکە بێ با یەزیدی بێ ئەبێ حیسابی هاوڵاتیەکی بۆ بکەین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە هاوڵاتی تەمەشای ئەو خەڵکەی دەکرد لە شاری مەدینە بوو نابێ ئێمە برسیان بکەین نابی تێنیان بکەین نابی لە کێشەکانیان خۆمان بێ ئاگا بکەین کێشەی وان کێشەی مێ بەیانی خەتەریاتێک لەسەر ئەو کوردستانە هەبێ لە مسلمان و غیرە مسلمان تێک دەچێت بۆیە یەکەم حەق ئەوێ بە مواتین تەمەشایان بکەین بە کەسێک کەوا خەڵکی ئەم شوێنەیە لەبەر ئەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەرڕای ئەوەی کە بە مواتین حیسابی دەکردن دعوەیەکی جوانی زۆر بە شێوازێکی ڕێکەوە دەکرد خوای گەورە فەرمانی پێ دەکە ئودعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي أحسن ئەڵێ ئەی پێغەمبەر بە جوانترین ڕێگا تەعاملیان لەگەڵ بکە نابێ دەعوە بەتوندی بێ کاکە خۆ عولەما ئەفەرمن ئەگەر کەسێک شمشێری لەسەر ڕاگری وەکو ئەو داعشە نەگریسێکە بە بەرۆشی ئێمە وڵاتانی ئیسلامیەوە وەنووسە بە زۆری زۆرداری برێ لا ئیلاها ئیلا الله عولەما ئەفەرمن ئەو ئیمانە قبوڵ نییە ئیسلام دژی تند و تیژە دژی شمشێرە ئیسلام بەوە هاتیە بە ئازادی هەڵی بژێری بەوە هاتیە هاوڵاتی هەست بە بوونی خۆ بکە نەک بیکەیە کۆیلە نەک بیچەوسێنیەوە نەک شمشێری لە گەردەنی دابێ شادە گەردەینی بینەگەنە لە ناوت دەبم دوو لەسەر ئەو قسەیە کە گوتم وەکو هاوڵاتی بوون یەکێک لە مستەشریقەکان ناوی جۆر جوور ئەو کابرای مستەشریقێکی بەناوبانگە باسی ئەو دەستورەی مەدینە دەکە دەڵێ کە لە 52 خاڵ پێک هاتووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم 25 خاڵی تابع کرد بە مسلمانان 27 خاڵی تایبەت کرد بە پەیوەندی بینی مسلمانان و غیرە مسلمانان بەوە یەک ڕۆژ کێشەیان نەبێ خاڵی دوو ئەو پرسیارەی جەنابەت کردی ڕێزیان دەبی لێ بگرین چونکە خوای پەروەردگار دەفەرمێت وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەمە هەموو مرۆڤێک ڕێزی هەیە چونکە خوا ڕێزی لێ نایە نابێ مرۆڤ کە جێنیشتی خۆیان بغەض النەظر هەر ئاینێکیەیە ئەبی ڕێزی لێ بگریت چۆن پێغەمبەری خوا ئەو دەرسەی فێری هاوڵەکانی دەکات ئەڵێ مرت بالنبي صلى الله عليه وسلم جنازة فقام فقيل له يا رسول الله إنها جنازة يهودي فقال أوليست نفسا رواه البخاري چەند جوانە ئەو دەرسا خۆزگا ئێمەش ئاوا لەو دینە گەیشت باین ئاوا بە جوانی تەطبیقمان کرد بە بەڕاستی هەمیشە دوور دەکەیت و لە هەموو کێشە و مەشاکیلەکان کەوا هەیە جەنازەیەک بەلای دادێ لەبەری هەر دەستێتەوە نازانی صحابان دەپرسن یا رسول الله لەوانە تۆ نەزانی ئەوە چێ نازانی ئەوە چێ ئەڵەن چێ ئەی پێغەمبەری خوا فەرمێ چێەوە ئەڵێنەوە جەنازەیەک و تەرمێکی یەهودی جوولەکەیە ئەفەرمێ بۆ ئەوە مرۆڤ نیە ئەوە ئینسان نیە ڕێزی بگرم ئینسان زۆر گەورەیە خوای گەورە فەرمێت من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض فكأنما قتل الناس جميعا ئەگەر تۆ خوێنی یەک مرۆڤ بڕێژی هەر ئاینێکی کە هەبێتن وەکو ئەو کەونەت هەموو لە ناو بردێ بەداخەوە ئەوانەی ئەوڕۆ لە دین حاڵی نەبوون خوێنی مرۆڤ لە خوێنی مریشک و تەیر و تاڵێک لایان سوکترە وحقێکی تر دەبی پێیان بدەی حڕیە یعنی ومن أبرز معالم التعايش السلمي الحرية دەبی تۆ ئازادی بکەی نابێ بێ کۆت و بەندی بکەی نابی بڵێ ئیلا دەبی
ببیە مسلمانە گەنا من حیسابت بۆ ناکەم برسی و تێنی دەکەم ئیسلام لەگەرەوە دانیە ئازادی بکە چکە خوا دەفەرمێ وەقل الحق من ربكم فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر حق بڵێ ڕاستیەکە بڵاو بکەوە پەیامی پێغەمبەر تەبلیغە وما على الرسول إلا البلاغ المبين پەیامە جوانەکە بگەین ئەگەر قبولی کرد قبول نەکرد ئاساییە خەڵک هەیە کافرە بڕای پێ نییە سەرفی ئازادیە کاچەوە ناو وڵاتێت مسلماناندا مزگەفتێنە ئاواکردن بێت هەمان ئەوە پەرزگەیت وان ئایناژی بێنە ئاواکردن ئەگەر بەڵێ سەردەمی پێغەمبەری سڵ سەر بن هوسا پەرزگەهێت ئاینە دژهاتی ئاواکردن بەرامبەری مزگەفتە کاچەوە هەبینە چۆن بۆ نمونە هەر لە سەردەمی پێغەمبەری سڵ سەلەم کە مزگەوت دروست دەکرا پەرزگای ئاینی دیکەش دروست دەکرا بەبێ ئاسایی بووە من دەڵێم وەفدی نەساڕای نەجران مەسیحیەکان لە ناو مزگەوتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم عیبادەتی خۆیان کردیان عمەری کوڕی خەتاب چوویتە ناو کەنیسەی کاتی نوێژی هاتیە فەرمیەتی وەڵڵاهی خاوێنە لە ئیسلامدا ئەگەر نوێژی لە ناو کەنیسەی بکەم لە بەیت المەقدیسا کەنیسەیەکی لێ و فەرمی بەس بۆیە لە ناوی ناکەم نەکە بەیانی مسلمانان برێن وەڵڵا عمەری کوڕی خەتاب لە ناوی کردی و پیرۆزە و داگیری بکەن زوڵمتان لێ بکەن ئێمە کێشەیەکمان نییە لە ڕووەوە بۆیە لە ئیسلامە ئەبێ ئازادی بدرێ بە هەموو تاکەکانە لا إكراه في الدين خواهي قال فما أنت عليهم بجبار وما أنت عليهم بمسيطر إنك لا تهدي من أحببت يعني بزوري نية حتى پیغمبر صلى الله عليه وسلم زور حظي لي وهندك ببنى مسلمان بلان خواهي قال بيقول يا محمد بونيته حظت بيه هدايات بدس خواهي پروردگارا بويا إما ناكري بزوري ملي خلق كينا مسلمان باش ما مصطفى ديك فجان قالت جرا هوسا جيت تبحث كرن اش خيزاني دست بيت كت بله يعني یەکتر قبول کردنا دایک و بابات گەل زارۆکە زارۆکات گەل دایک و بابا خشک و برا بگشتی باشە پێغەمبەر صلی الله علیه و سلم نوێکی ئەمزانیش وێ ژمارە یعنی دیارکردیا خێزاناژی پێک ڤەژیانە کە تەمام هەبیەت ناوبەینا خێزانێت خۆشی دا ینی دا پرزگرێک چێنە بن بەس نوکە وەکی ئەم بینین گەلە جارە پرزگرێک ناف ماڵێدا چێت بن یعنی پێک ڤەژیانت ناف ماڵێدا نینەش بەرەندێژی گەلە جارە پرزگرێکێت ماستر چێت بن چاوە ئەم وە بکەین نمونه جانا پیک وژیانت ناف خیزانه داد دست بکرد. یعنی وکی پیغمبری صلی الله علیه و سلم کاچوا شویری دست بکریه. دبیدی سان شاول پیغمبری خواب کن صلی الله علیه و سلم. چون بالا مالوا. هیچ مالک نیه لجیان لسر او پشتی او زویه چه شی نبی. بلام مروف دبی خوراگر بی. پیغمبری خواب صلی الله علیه و سلم فرمی اگر خوای پروردگار خیزانه چی خوجی نرم و نیالیان دکا. خلشی اما تندو تیجا. لخیزانه کان مانوا روزانه امن چندین ئافرە دەبە 25 دقه پەیوەندی پێوە دەکە دەگری لە دەست پیاوەکەی باشە ئەو پیاوەی کو فێرە پێکەوە ژیان بکەی نازانین لەگە خێزانی بژی نازانین لەگە منداڵەکانی بژی بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەک جەنابەت فەرمووی لە خێزانەوە دەست بە پێکەوە ژیان دەکرێت لە خێزانەوە ئەفەرمێ چی ئەفەرمێ باشترین کەستانە لە لای خوا و پێغەمبەری خوا ئەوەیە کە بۆ ماڵ و منداڵی چاکە نەک ئەو کەسێ خوا نەخواسە چەند ئافرەتێ پەیوەندی پێوە کە لە مامۆستا پیاوەکەم بانگەدە لە مزگەوتە بەڵام لە ماڵەوە زۆر بە زەحمەتە زۆر دەمان چەوسێنەوە ئازار و ئەزیەتمان دەدا باشە دینەوی پەرستنەوەی وەڵای ئەو دینە خەلەلی تێدایە خوای پەروەردگار ئەو دینەی ناوێ بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ماڵەوە چۆن بوو کە دەچووە ماڵەوە باوەشی لە منداڵەکان دەدا ماچی دەکردن لە بەڵیان هەردەستا دایکمان عایشە فەرمێ کە بانگمان دەکرد بەوە شەی لە بەیک جوابی دەداوە چی پیاوێکی ئەو ڕوو بە خێزانی برێ لە خزمەتت دامە بانجی بکە یان دەڵێ ها یان دەڵێ هۆ یان دەرێ یعنی لە قەلبی ناخۆشە یان من ڕەچی لێوەدە یان خۆی تووڕە دەکا بە جوابی بدەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەم ئافرەتان هەم پیاوان فێر دەکە لە ماڵەوە پێکەوە بژین بە ئافرەتانی فەرمیێ پیاوەکەت بەهەشت و جەهەنەمەکەتە ئەگەر باش بی خوا بەهەشت دەداتێ لەگەڵی ئەگەر خراپبی خوای پەروەردگار تووشی دۆزەخ و عەزابی خۆ دەکات پیاوانیش خێزانەکەتان بەڕاستی بەهەشت و جەهەنەمە ئەگەر چاکبی لەگەر یا خوای گەورە عیبادەتێکی چاکت بۆ دەنووسی زۆر گەورەیە ئینسان ڕێز لە ماڵ و منداڵی خۆی بنێ پێغەمبەر صلی الله علیه و سلم لەسەرە مەرگە لە کۆتایی ژیانە فەرمی لەگەر خێزانەکانتان چاک بن ئەوانە ئەمانەتن لە لای ئێوە زوڵمیان لێ مەکەن غەدریان لێ مەکەن باشە مامۆستا هەندێ خێزان هەیە لە ڕەمەزانەکان بە دەرفەت بۆ ئەوە نەرمونیانە بن لەگەڵێکە و ئەم خەریکی عیبادەتی خۆیەتی ئەو خەریکی عیبادەتێکی خۆیەتی و یەکتریان خۆشێ هەر ڕێگە بێ بە جەژن و فترێکی بەسەرەوەی وەکو خۆیان لێ دێتەوە ئەم عیبادەتە ڕیان نییە بەڵێ وەڵا ئەمە دەبی دایمەن خوا پەرست بین نەک ڕەمەزان پەرست بین هەندێک کەسێ بەس لە ڕەمەزانە چاکە لە دوای ڕەمەزان ئیدی خوای پەروەردگاری لە بیر نامێنێ و ڕێی مزگەوتیش بزر دەکا هەموو چاکە و باشەکانی لە بیر دەسێتەوە خوای گەورە دەفەرمی ئوعبد ڕەبەکە حتا یاتیەکە اليەقین هەتا مردن تۆ دەبی کەسێکی چاک بی ئەگەر خراپەشی دەبێ بەڵام دەبی چاک بی خاڵێک کە پێم خۆشە ئاماژەی پێ بکەم بەڕاستی دادپەروەری زۆر خۆشە لە ناو خێزانە لە ناو حکوومەتە لە ناو وڵاتە لە ناو بێکەوە ژیانە هەر ئینسانێک عەدالەتی لەلا بێ ئینساف و ویجدانی هەبێ ئەم ئینسانە
بەڕاستی ئەبێ بە ڕەحمەت و بە خێر و بەرەکەت بۆ دەوری بەریا تەمەشاکەین خوای پەروەردگار دەفەرمێ إن الله يأمر بالعدل والإحسان وإذا حكمتم بين الناس أن تحكموا بالعدل وأفرميت أجر حكم تانكر ابن إمام طبري أفرمي خوالي أفرميت أجر حكم تانكر لبين خلقه نكبز لبين إيمان داران ومسلمان أجر حكم تكر لبين مسلمانك جولك نابي جوازي بيبكي حقك وعوابك نمونيك بين النوا إمام علي خليفي مسلمان أنا رضا ورحمتي خواي قوري لبي لەگەر جوولەکەیەکە دەبێتە دەمەقاڵیان دەرعێکی هەبووە کە لە شەڕ لەسەریان خودەیەکی هەبووە لەسەری دەکرد لێی بەربی تۆ جوولەکەکە دەستی دایتە ئیمامی عەلی دەڵێ ئەم خودەیە ئیمنە پێمدەوە ئەویش دەڵێ ئیمنە و ئیتۆنیە دەبێتە مشتمڕیان حتا جوولەکەش بڕوای بە قەزاوەتی مسلمانان نەبووە شوڕەیح قازی بۆ لەو کاری ئەسنە لای قازی مسلمانان محکەمە یعنی ئیمامی عەلی خەلیفەیە پێ عەیب نییە زۆری پێ ئاساییە قازی پێ ئەڵێ یا عەلی دەزانم تۆ ڕاست ئەکەی بەڵام کوا شایدی دەڵێ حەسەنی کوڕم شایدە ئیمامی حەسەن دەینی ئەو حەسەنەی کە پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ گەورەی گەنجانی بەهەشتە موژدەی بەهەشتی پێدایە قازی چی پێ دەڵێ تەسەوەرکە دەڵێ ئەی ئەمیر المؤمنین دروست نییە فەلا یەجوز شەهادەت ابنك لك جائز نییە کوڕەکەی تۆ شایدیت بۆ بدە ئیمامی عەلی دەفەرمێ سبحان الله رجل من أهل الجنة لا تقبل شهادته كابراك أهلي بهشت الشهادة لي ورناقري ضل يا علي ذلك في الآخرة وأما في الدنيا فلا يجوز شهادة الابن لأبيه ضل أويت ودري أهلي بهشت أو بقيامته أبا هميجي البرامبري جهيك لبرامبري كن ضل أو لو قيامته بلام لدنيا شهادة كل بابي ورناجري إمام علي مستمرناك توأهات عدات بالوري شنجوانا لقر همو كسيكا أجر هلي برامبر بخزانك أجر تا استخراب برامبر بدور برتا عدالة زور مهمة إنصاف تبي دات بالوري كبريار درا تو قبولك إمام علي فرمي تواو أو مالي أو جولك يا جولك كفرمي سبحان الله خليفي مسلمانان لقر جولك ديت لا قاضي مسلمانا قاضي مسلمانان حق بجولك دب أمير المؤمنين ناداتن قلت براستي أشهد أن هذا الدين حق دبي بواب السلمانين بواب السلمين إسلام جوانا وقلت أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله أجر إسلام وابي أو كذا عجلك أو تندو تيجي أو سربرنا هزار حاشا لو إسلامه إسلامك هاتو بيكو مام بجيني إسلامك هاتو فير جيان مامك فير الرزق إنسانية مامك فير شاكا مامك شاكا خواهي قرد فرمي لا ينهاكم الله عن الذين لم يقاتلوكم خواهي قرد فرمي لا ينهاكم الله عن الذين لم يقاتلوكم في الدين ولم يخرجوكم من دياركم أن تبروهم وتقسطوا إليهم إن الله يحب المقسطين وأفرمي هيج ريقرني ملوي أجر كسان غير مسلمان جماعتهم ظلم تان لنا كانوا خوين تان نارجن لقليان شاك بن دات بروريب كان باش بن لقريانا بو إمامي ابن كثير أفرمي أجر سي جياوازيج بين لعقيدة ولا باور لدينا بيويس شاك بين لقريانا بكم روفا إنسانا بيويسي بشاكيه لقلي دا شاك بين عبد الله كوري عمري كوري خطاب لبردستي في غمص صلى الله عليه وسلم برورد أبو زاري كان مرة إذا كشتو لمالك بكات خير دراوسيشي جولكي هي سبا وكسي دلي كوا سلخي دكا وشاي دكا وبيسو شتيلي دكاتوا دلي أجر تواوبي هشتا تواونا ودلي أجر تواوبي يكسر بمال دراوسي جولكا كبابا بو هيتش يانا بيجاري يشا دلي قربان خو جولكي تو بو نادي مسلمانا كان جاري دلي أخر كاكا تو تيناقي بيغمبري خواه صلى الله عليه وسلم فرمي دي لقد دراوسي تان شاك بي أو لهميان لمن الزكترها وبو أوي شعوري برين دارنا بيويستا أو شعوري رابقرم أفجي سر مسألة الجيرانية والجيرانية جيران باجي نعمتك نعمتك أجر جولك أجبي بيويستا الرجي بقري احترامي ما مستوى أف دينا كي عزيز الدفهمي مسلمانا چونكي قنجامه دنيا وآخرتها تيدا بله باشا چو أم أفي ديني بجهينا غير إسلاما هر دينا كدي بت چه مسيحي بت چجي جهي بت چجي إزدي بت فرض السرما أم في ديني بجهينا وان ينجي بت أم جهينا وانا بتصرفات تخو وبهل سكوت تخود برام بري وانا ده يعني نا أم بتشين بيجني ورم ببنا بسلمان أم تصرفات تخوب جهيني عمري كوري عبد العزيز لسر أو بسياري جنابة خوتيجي زور جوانية فرمي كن صامتا وداعيا بالأخلاق هاتو هاوار مكا بيدنبا بس بروشت بالسلمنا أخلاقي جوانة بكسي برام برد بيتا مسلمان أمرو قولترين شيء ما أويك خلق لمزقوتا مسلمان بلام لبازار أو تصرفاتين لماڵەوە ئەو ئەخلاقە و ڕەوشتە جوانەی ئیسلامیە نییە وەروە لە برادەرایەتی و دۆستایەتیە نیەتی لە مەعامەلە فێڵ دەکا غەش دەکا بەدەست بازارێکەوە دەناڵێنین
ئەگەر حکومت نەبی بەخوای بە مەوادی کسپایار خلاصمان دەکەن کۆتایی بە ژیانمان دەینێ بۆ ئەو تاکەی کۆمەلگا پەروەردە نەبووە لەبەر ئەوەی دینەکەی بە سەقەتی وەرگرتووە و ئەزانە دین هەر ئەوێ دین ئەخلاقە خوای گەورە لە ناو هەموو شتەکانە وەسفی پێغەمبەر بەچ دەکا وئینەکە لەعەلا خلق عظیم ئەخلاق پێویستە یەکمان عایشە فەرمی کانە قورئان یەمشی بەینە الناس ئەخلاقی پێغەمبەر صلی الله علیه و سلم قورئانێک بوو لە تاریخی ئیسلامیە گەورەترین وڵات ئەندەنوسیا یەکێک لە وڵاتانەیە کە لە ڕێگای بازرگانی دەستپاک و ڕازگۆ بیتە موسڵمان فتوحاتی ئیسلامی لە زۆر وڵات کرا بەس بە ڕێگای بازرگانی ڕازگۆ بەڵام وەرە ئەو بازرگانەی دەچی لە سین شمان بۆ دێنیتەوە جاروێ دەچی لەوێن دەرێ کابرای سینی دەڵێ کاکە وڵا گۆشتی بەرازەکەی بخۆی باشە نەک ئەو ماوادە خراپە لە وڵاتەکەت بێەوە ئەوە کوو بۆ قسەوەی دەبتە مسلمان کوو بە دێتە ناو ئەو دینێ وایە یان نا کەسێک دەچی لە ئیمارات و لە دووبە و نازام لە کوێن دەرێ لە شارقەی سارەیەک دێنی هەرچی مەرجی سەلامەتی ژیانی خەڵکە بەلایەوە مهم نییە بەس لە پێناو بڕێک کەمێک پارە بێتە دەستی ئامادەی ئەو کابرایە 50 تەقلەی دەمار و منداری یەتیم بی و لە ناو بچی لای ئاساییە تخوا ئەو کەسێک کە سیارەی پێ دەفرۆژەگە کەسێکی غەیرە مسلمان بێ کوو دێتە ناو ئەو دینەی ئەڤە هەمی دژی پێکڤە ژیانەیە ئەف تەسەڕفات و ئەف هەڵسوکەوت پێکەوە ژیان ئەبێ لە ڕەوشتەکانمانەوە تیشک بداتەوە لە ئەخلاقمانە لە تەسەڕفاتمانە لە هەموو شێوەیەکمانە وڵی یەکی لە پیاوچاکانە ژێرتەوە لە تابعین الله عەلەم ئەفەرمێ دوکانێکی هەبوو بەزاز بوو بزانە مەوەسم ئەخلاقی جوان چەند مهمە ئەڵێ بە شاگردەکەی گوت ئەو قماشە بە 5 دینارە ئەوەیان بە 10 دینارە ئەگەر فرۆشتت ناوم نەبیر کردی ئەو تابعینەی ئەوەیان بەدەی دەوایان بە 5 بدا دەڵێ ڕۆی چونێژ بکە هاتەوە دیتی هەندێک لەو قماشەی بە 5 فرۆشەیە گوتی بە چەندت دایگوتی وڵا بە دەمدایە گوتی پێم نەگوتی گرام مەفرۆشە ئەوە حەقی 10 دینارە ئەوش حەقی 5 بۆ 5ەکەت بە 10 دینار دەیە وتی جا قوربان ئەوە جوولەکە بوو لێگەڕێ خەڵکی مەجاری وایە لای وایە ئەگەر جوولەکە بێ مەسیحی یەزیدی بێ تا ئێرەشی قۆڵی ببڕتۆ لای ئاساییە نابێ ئەوە تاوانە ئەڵێ ڕۆی چەند شەو و چەند ڕۆژی پرسیارێکە تا ئەو کابرایی دۆزیەوە بزانە ئەوە ئەخلاقە دەڵێ کە دۆزیەوە پێی گوت تۆ لە فلان ڕۆژی هاتی هەندێک قماشت بردێدارە مەجموعەیەشی زۆری بردی ئەو قماشانە بەگرانی دایتێتەوە ئەوە پارەکەی لە بۆ جەنابتم هینایتەوە دەڵێ کابرای جوولەکە زۆر سەری سۆڕمان لەو ئەخلاق و ڕەوشتە جوانەی گوتی وڵا جاخۆ منیش ئەو پارەی پێمدا هەمووی تەزویر بوو بەڵام واللهی لەو دقەی بەدواوە دەڵێم ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وأشهد أن محمد رسول الله باوەڕکە مامۆستای بەڕێز ئەگەر ئەو ئیسلامە وەکو خۆی بگەیەندرێ وەکو خۆی ئەو ئیسلامە جێبەجێ بکەین پێویست بە هیچ ناکە ئەو خەڵکە بە لێشا و بەخۆی دێتە ناو ئیسلام خەڵک ئێمە تاقی دەکاتەوە بە ئیسلام مامۆستایەکی داعی ئەژێرتەوە ئەڵێ لە ئەوروپا داعیە و ئیمام بوو ئەڵێ زۆر جار کە ئەچووم پاسێک بەبەر دەرگای مزگەوتەکەم دادا دەچوم بۆ بازار دیارە شۆفێری ئەو پاسە زۆر معجەبی ئەو مامۆستایە بوو و سیمایەکی دینداری پێوە دیار بووە ڕیشی هەبوو زانیتی مامۆستایە ئەڵێ ڕۆژێکیان سواری ئەو پاسەی بووم ئەو پارەیە ئەو خوردەی دەمە شاگردەکەی پاسەکە بە زیاد بەمنیدا بووە مەسەلەن بڵێن ئەگە 1000 دینارە 1500 پێدا بووە دەڵێ منش فکرم لەسەر نەبوو چوومە ماڵە بیرم کردەوە ئەوەندەی زیادە دەڵێ پاش 3 ڕۆژ 4 ڕۆژی چاوەڕوانم کرد ئەو کابرای هاتۆ پاسەکە سوار بووم گوت لەگە شاگردەکەی پێم گوتم ئەوەندە زیادە دەبی لێم وەرگریەوە خەڵکی وایە جێ نادادێ دەڵێ بە زیادی خوا ناردی نازانی ئەو حەرامە بەخۆی ئینسان دەبێت لە وردەکان ئاگادار بێ گەیشتە گەورەکان ئەتو فەوتای وێران بووە دەڵێ مشت و مڕی دەبێت لەگە سەکنەکەی لەگەوەی کە شاگردەکەی پارەشتی کردەکاتەوە کابرای شۆفێری پاسەکەەوە ئاور دەداتەوە دەڵێ ئەوە چیارەگارتانە شاگردەکەی دەڵێ وەڵا قوربان ئەوە هەندێک پارە دەڵێ زیاد دەمیش دەڵێم زیاد نییە دەڵێ شاگردەکە شۆفێرەکە یەکسەر گوتی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وأشهد أن محمد رسول الله بەڕاستی ئەم دینە ئینسان پەروەردە دەکا فێرت دەکەکەوە ویژدانت هەبێ زوڵم لە هیچ کەسێکی دەور و بەرتانەکەی دەڵ ئەو مامۆستا بەڕێزە چوە خوارە سەری بە دیواری کرد دەگریا لێیان برسی بۆ دەگریە دەیگوت ئەی هاوار چۆن نەگریم ئەو کابرایە هەمووی ئیسلامی بە من تاقی کردەوە خۆ ئەگەر ئەمن پێم نەداباوە دەیگوت ئیسلام هەمووی وایە خەڵکێک ئەوڕۆ ئیسلام لەو گروپە توندڕەوانە دەبێنێ خەڵکێک زۆر جا بە تایبەت ئەوەی کە لە ئیسلام شارەزانیە ئەو کەسێکەوە وەگەوەی دەڵێن نەحەزیەشی لە دڵیدا بەرامبەر ئیسلام دەڵێ کاکە ئیسلام ئەوەی کە داعش دەکە بابە بەخوا ئەوە ئیسلام نییە ئەوە دینی خوای پەروەردگار وا ناڵێ واللهی ئەو دینە لەگەر ئەوەی دانیە قەت دڵۆپە خوێن بڕژێ واللهی ئێمە زۆر جا زوڵم لە ئیسلام دەکەین لەسەر ئیسلام حیسابین ئیمامی غەزالیە فەرمێ ئیسلام دین بە پیا و قیاز ناکرێ ئێستا من مەلامە دەچم کارێکی هەڵە دەکەم تەبیعیە قابلی ئەومە هەڵە بکەم خۆمانەوە نە ئیسلامەکە وایە بەڵام من هەڵم کرد كل بني آدم خطأ الإسلام شيء والمسلمون شيء وشي محمد عبده فرمي
يعني لأوروبا إسلام ديد مسلمان نديد بلام لا ليرة مسلمان ديد إسلام نديد ما مسلمانين بلام أوي إسلام داري زور كمل لناومان كل اللي دراوسيتي معنا لخزمات كل إسلام زور جرين جدا وببيك وجيان ورزي احترام تناند خوي رب العالمين بوجوري عزمتي خوي دفرمي وطعام الذين أوتوا الكتاب حل لكم دفرمي خواردني مسيح جولك كان بخون پیغمبر صلى الله عليه وسلم أفرد أبو جولك أبو مري بهدي له هنا هديان له هنا قبولي كدي حتى جاري شي تكديا پیغمبر لروي ندايتو خوي جوره باراسيتي خوي جوره بجوره خوي دفرمي برو جنيان لبين جن يعني جائزه توب شي أفرد شي مسيحي بيني خزماتي لقلو عائله درسكي يباش بودي كجدي كنيسه بروخينم سكت او شي تدا كنيسه شي ليره دروخينم ده كنيسه الاولاد درس دكاتو امن دبي ناخي او ملوفا بقورم ابي باخلاق جوانا كم قناعاتي بيبينم كاوديني من جوان تدو راس للايبي بله دەستەکانت خۆش بێ مامۆستا بوتۆ فەرمودەکانت هەمووی یەک لە یەک دڵی ئارامترە کردەوە زۆر جوان بوون من بە دیار جەنابتار بێدەنگ بووم تاوای لە هات کە کاتی ئەوە هات بڵین زۆر سپاس دەکەین و پرسیاری دیکەت لێ نەکەین دەستەکانت خۆش بێت حەزمانەکە پرسیاری دیکەت لێکەین بەڵام کاتەکەمان وایە کە ئەبێ بچینە بڕگەی دیکە تم ئەگەر بدەنێ یەک کەلیمە بە کورتی بەفەرمە بەرەبەری جەژنە ئومێد دەکەم ئینشاءالله هەمومان خوای پەروەردگار رمضاني اللي قبول كردبين شوي ليلة القدر بقسمت كردبين وأم دنياش هيزنيا بينزو دو روجكا بخوا جيان بخوشي خوشا بزردخنا وخوشا خمكاني دنيا كوتايان بينا وأو دنيا إيماج بريدكا بلا مادم بيش لو يبروين بججن دسنا ناو دسي يك منين أوانيك ناحزياني لقر يكترا أوانيك وبينيان يا عادزن قينيان لدل دايا فري بدن خواي پروردگار لو ما قال لهم قلنا حكان ما خوش بو مرزي ئێمەش لە یەکتر خۆش بین و یەکتر ببورین و دەستی برایەتی و خۆشەویستی و تۆکمەیی و بێکەوە ژیان بۆ یەکتر درێژکەین ئینشاءالله خودش ڕازیت دوباره ممنونیت وینە بەڵێ دەچینە سووریا کە ژمارەیە گەنجی دیمشق لە سووریا دیمشقی سووریان بەڵام لە هەولێرن بە جلوبەرگی فۆلکلۆری وڵاتەکەیان چەند چالاکی و نمایشێکی جیاواز ئەنجام دەدەن و سەرنجی هاوڵاتیان ڕادەکێشن و ئەو گەنجانە ئێستا فێری کوردی بوون و دەتوانن بە زمانی ئەوە نمونەیە هەر بە ژوانوتی با من کۆتایی پێ بێنم بە بابەتەکە کە چییە کە پاکێجێکیان ئامادە کردووە کەوان بە زمانی کوردیش قسە ئەکەن و ئێمە لەم پاکێجە دەیانبینین کە چۆن بە زمانی کوردی قسەکەن و ئەو چالاکیانی کە ئەنجامی دەدەن چین. کلتورا خۆی شامی لە هەولێرە پایتەخت نەمایش دەکەن و پێشوازی لە چانداوان تێکردن. تیمەکە ji دیمەشقا پایتەختا سووریێ bi کلتورا خۆی تایبەت لە هەولێرێ هەر ڕۆژ di şevên meha rojiyê û li cihên cuda cuda کلتورا xwe bi vî rengî pêşkêş dikin. هن اندامن وی تیما کلتوری یا تایبەت به شامê fîrî Kurdî bûne û hezkirina xwe jî ji gelê Kurd û herêma Kurdistanê ra didin xuya kirin. من خدزانية من خدش دمشق لميجا لهولير أو عاداتي تقاليدي أهلي دمشق يعني برمضان معدل أو برنامج هي هر روجك لشوينك ليرا شاري خومة براسي كردستان زور خوش مدوي أو برنامج أما حزم ليا هموي ملتي كردكان دزاني أو قوا تو خلق دمشقي تتشاوى فيري كردي بويا شي كلمك لبيش من أتوقصدك مثلا سرت ساوم سم لمارما دنوسم سرت ساوم بعربي دنوسم يعني على عيني أوها روجك بروج والله صالك ونيو خواب زياد بي يعني باشا بقصدكم يعني دناو تیمێدا نمایشên جور bi jûr hene û ew kêfxweşin ku li herêma Kurdistanê pêşwazî li kultura wan tê kirin. فرقة شامية بحتة فلكلور من قدم الفلكلور الشامي. ام لفير كلتورا شامي پێشکەش دەکەن وەکو لیستکا بشور و ئاگەر و دیلانە مەیلەوی لەگەل چەند تایبەتمەندیên مەین دن لە هەرێما کوردستانê پێشوازیەکە مەزن لە چاندا me tê kirin و ev jî me dilxweş dike ev çand ji kal û pîrên me ji me ra maye
ئەم ژی نفشن نو فێر دەکەن داکو ئەف کلتور بگەهە هەموو جیهانێ يعني ننشر فيه لكل العالم. هر ملتك چانداخوا یا تایبت هەیە و bi çandاخوا tên askirin. Nifşên nû jî ji bo parastina wî kulturî berdewamiyê didin çandaxwa û bi miletan didin naskirin. Zerdeşt hemê Kurdistan 24 Hewlêr. دیمەرێت هەندێک زنجیرێ تایبەتیژێ سووری هێوسا ئینانە بیرامە بابەتانە گوت ئەو ژی نمونەیە پێک ڤەرژیانێ بەڵام ئێمە لە بڕگەی دووهەمین ئێستا کە وەڕاهاتوون مناجات و ئەوەیە سرود بێژیە بەڵام دەچینە ناوبڕێک و دواترە گەڕێ دەنگێت تایبەت دەلگەنمە بنەفشەوەژیان بەداهاتووی نیشتیمانمان دژی ترس و ناومێدی دەجەنگان لە جێ هەموومان لە پێناوگیانی ئێمەدا بەماندوو بوونتان نەزانی پاڵەوانی ئەم ڕۆژگارن ژێتان پڕ کرد لە جوانی ئێوە ڕۆڵەی ئەم خاکە بن هەمیشە بێگومانی ناین زەمان بە ئێوە گەشتیرە بێ ئێوە ڕۆڵەی ئەم خاکە بن هەمیشە وەدانە بێ بێگومانی ناین زەمان بە ئێوە گەشتیرە بێ ئێوە ئەم ڕۆژانە شانازیی گەورەتان بۆ خۆتان تۆمار کرد ڕاستە و خۆڕ و بەڕووی مەترسیەکان جەنگان بۆ ئەوەی لە ئێمەی دوور بخەنەوە بە خەمخۆری و ماندووبوونی زۆرتان هیواتان پێبەخشین بیرتان خستینەوە کە لەسەر ئەم خاکە چەندێک مرۆڤی گەورە جوان هەیە مادام کەسانی وەکو ئێوە هەن ئێمە هەموو بربەست و سەختیەکان تێپەڕێنین و هەمیشە چاوەڕێی ڕۆژانێکی باشتر دەکەین سپاس بۆ یەکە بە یەکەتان سپاس هەموو کوردستان دڵخۆشە پێتان لە ناو دەریای ئیجەی دەواازەی ئومێد و گۆڕستانە بێگۆڕەکەی پەنابەراندا هاتین شەپۆلەشت زۆر هەبوو شەو تقریبا 5 ساعت لە ناو چووپەکە بوون لە ڕێگا بەهار هات فەسڵێ گوڵانە ژنگەل مەجبورە ئەوان خودفرۆشیکەن کە بەخاترەوە پۆڵی بەدەستبێنن کورتی جا بێت وەرنانێ چون بێ وڵاتی دەزانم وڵاتانی دەوروبەر نەیاڵن بەخۆشی بژین بەڵام هیوادارم کوردەکان دەوڵەتێکی سربەخۆ بۆ خۆیان دروست کرد لێرە لەم ناوچەیەدا 12 کیلۆمەترێک لەو بەرەوە خاچی تورکیایە چۆنن منزڵی واقعان حقوقی بەشەر هەیە وەلی واقعان وانە ئەوەی نەمدیت پێ لەوێ دیتومە هەند کەس کوژراوە هەتا ئێستا قاتڵی ئەوانە نەگیرا ئەگەر ناومێدی و بێکەسی دڵی لە خورپە خستبایە دەبوو هەر ئەم ساتە بێ چیرۆکە تراژیدیەکانی کوردەکانی ناو دوورگەکە بەڵێ لە بڕگەی دووهەم گەڕاینەوە بۆ لاتان کە ئەم بڕگەیە هەروەک شوانی دیکەش ڕاهاتون لەگەڵی و دەزارن کە ئێمە دوای 15 مانگی ڕەمەزانەوە دەستمان کرد بەوەی کە سرود بێژان و مناجات بێژەکانمان بانگێشتی ناو ستۆدیۆ کردووە ئەمڕۆژ یەکێک لەو بەڕێزانەی کە ناوبانگێکی تەواوی هەیە لە هەمان
کاردا لە سرودبێژی و لە مناجات خوێندن کە ئەویش میوانداری بەڕێز عەبدولقادر کوردیمان کردووە و ئەویش مەقامبێژ و سرودبێژی ئاینیە کە بەخێر هاتنیەکەین بۆ ناو ستۆدیۆ بەخێر هاتین. زۆر سپاس وای هینگەڵە بخێر هاتن مامۆستا و فێری ڕووناک کرد و خودی حەز کردێ بدەنگێوە و بدە فلێدانە هەردوو کاک ئەحمەد و کاک ئەحمەد جانزان کات چاوانە ژێک جدا کرد ژێ ئەحمەدێک ئەحمەدویان ژی ئەحمەدی گسکە و گەورە خودی تەمەنەوەنە درێژ کرد مامۆستا بێجا بدەنگێوەیە خۆش ئیشەڵڵا دێ ئەم پاشیوە ئەفشەوە ژێ پڕاشترێ خین باشترین دەستپێک ژی هەر شەفێت دەرباز بووی دەم حەزکیم دەنگێوە چەند ئەوەتەکێت قورئانە پیرۆز دەست پێ بکەین ئەفشەوەک و ئێکش شەوێت لەیلەة القەدر ئینشەڵڵا إن شاء الله بسرسة. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. لا أقسم بهذا البلد وأنت حل بهذا البلد ووالد وما ولد لقد خلقنا الإنسان في كبد أيحسب أن لن يقدر عليه أحد يقول أهلكت مالا لبدا أيحسب أن لم يره أحد ألم نجعل له عينين ولسانا وشفتين وهديناه النجدين فلاقتحم العقبة وما أدراك ما العقبة بسم الله الرحمن الرحيم. إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من ألف شهر تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام سلام هي حتى مطلع الفجر صدق الله العظيم.
ای هزار جا ماشالله و خودی خیرات بنویسه تو اف دنگه ایشالا هر بمینه تندرستی که باش یاته آمین یا رب بجا اما ام وی دست بکین گونه ها اف دنگه بتنید ناف کردستان داوت بله وی دنگی تو چه ولاتا کی فیستیوال برهمیت خوی تایبت چه کردی بن چه عربی بن و پیشکشش چه ولاتا کی کردن الحمد لله لا فيستيفال ولا پێشبڕچیەکان بەشداریمان کردیە لەسەر ئاستی عێراق بەشداریمان کردیە پلەی یەکەم و دووم و تا چوارەمیشمان بەدەستێنەوە لە پێشبڕچیەکانی لەسەر ئاستی عێراقەوە لە وڵاتی تورکیاش بانگێش کراین لە بۆ ئەوەی کە چەند پرۆگرامێکیان لە بۆ تەزیل بکەین نزیکەی 16 تا 17 پرۆگراممان تەزیل کرد لە وڵاتی تورکیا لە ئەنقەرە بەرهەمەکانیش هەر هەمووی کوردی بوو ئەوە نییە بڵێ بەس عەرەبی ئەدا بکەین کوردی و عەرەبی ئەدا دەکەین و کلیپەکانیش ئەوە ئیتر خەڵک خۆیان بینیویانەوە پێویست ناکەن بجد تبخوات يسر كليبا بجد أزقلا يا خوبكم بله هذا سيشار صالن طيبة تجي برهميتا قالك يعني نموينة توي بيدنجي توي إيش قرابان ديود كاتي أجر كنا و بما بحسب برهميد نيب كاتشها هي برهمينوي إن شاء الله سيشار برهم حاضرة يقلوانا الدنجي هر كامل روي ميوزيك ولا روي مشتكانوا كاملة بلام خوم كليبا كانم دواخستوا إن شاء الله بتمام بەکاری ناوازە و جوانتر بێمەوە لەبەر ئەوەشە نزیک باش بەری تو کلیپە حاضرکی مادام تەبخوژی گوت دەنگی حاضرە ئێکشمان بەرهەمە بێت تو بوومە پێشکەشکی تایبەت بەرنامە پاشی بێدا بجا بێت ڕازی بی مێهوانن و ئەم تەنها یەک کۆپلەتان پێشکەش دەکەم کۆپلەکە تایبەت بێت گەل هەردوو ئەحمەدا نزانم کاتە حاضری کرێ ئەوان نە تشتێکی تایبەت ئینشاءالله يا إمام الرسل يا سندي أنت بعد الله معتمدي فبدنياي وآخرتي يا رسول الله خذ بيدي ما رأت عين وليس ترى مثل طه في الورى بشر خير من فوق البراق سرى طاهر الأخلاق والشيم يا إمام الرسل يا سندي أنت بعد الله معتمدي فبدنياي وآخرتي يا رسول الله خذ بيد تستكت بنا بكام وابواب بلكو خالم خوش ببابونيتو يا رسول الله توما يماني ودردي دلمان هرتو درماني کاک عەبدولقادر پێشەوەی کە دەست پێ بکەوتت ئێمە سرود بە عەرەبی و بە کوردی شەڵێن هەندێک جار کە گوێ لە جەناب تەگیرێت و لە سرودەکانت خەڵک شکە کات کە کوردبی ئەو نە بە عەرەبێکی تەواو سرودەکانەوە چۆن ئەمەت بەرجەستە کردوانیت وڵی ئەوە هەر خولیای منداڵیم بوو هەر لە منداڵیەوە یەکەم شت بە قورئان دەستم پێکرد چونکە قورئان بەڕاستی زمانت زۆر پاراو دەکات تایبەت ئەگەر بێت و لە دەرچەی بیتەکان شارەزایت هەبی و خوێندنی لەسەر بکەی دائیمەن وات لێ دەکات مەخارجی حروف بە هیچ شێوەک غەڵەت نەکەی ئەگەر شارەزایی لە مەخارجی حروف هەبی غەڵەت ناکەی و خۆشم هەر خولیای شتی عەرەبیم زیاتر بوو هەر لە گچکەیەوە زیاتر جۆبیستی ئەو مەواشیحە سووری و مەسەلەن ئەوانەی وڵاتی میسر ئەو مۆشەحاتانە کە پێشکەش دەکەن زیاتر جۆم لەوان ڕاگرتووە ئەوە زیاتر وەک بڵێ بەهێزتری کردوم کە زمانم زیاتر پاراوی بەس بە دەرەجەیەک قورئان کاتە بە یەکەم بەرهەم چیتان بۆ ئامادە کردوین با دەست پێ بکەین بزانین یەکەم بەرهەم کە بۆ ئەم شەو ئامادەکراوە چی؟
وراي باي صبا ببقى سيدي فرمانم ورأي باي صبا ببقى سيدي فرمانم برخاشي مدينة بولاي جاني جانانا بلي يا حبيبم نوري تاوانم كل قيدينم بنا برسي حالم تو خدا زور پریشانم طبيب نيزاني دردم بداي تو محتاجم نخوشو بهوشو وسيري داري زرانم رفيقانم كوسيان كرل دنيا رفيقانم كوسيان كرل دنيا هر من ماوم نزيك يا مرقم تاور واني روح ميزدانم بيشمر دنياك حسرتم لدل بيما مدينة بولاي نوري سوانا بابتينا زيارات أوسات برزا بوني بهشتي لشويني روزا توب فرمسك ببارينا وقناهنا ميني بنا والله يا رسول الله ورمزة هاتم يا رسول الله ورمزة هاتم قرباني خاشي خاشي برباتم قرباني خاشي اسم مدينة سرور ميليا درماني دردي دلي مني بيا صوب فرمس دستم لدعاء برحمتي خدا صوم لريا الله يا رسول الله ورمزة هاتم يا رسول الله ورمزة هاتم قرباني خاشي خاشي برباتم قرباني خاشي خاشي بدردي دل قرفتارم ليرة وتاكو مدينة ليشوين ابو سارم نخوشكم لنا وزيدا قلب رئيش وازارم
ئەگەر هیممەت نەکەی خەجاڵەت خۆم گونەهبارم نەخۆشێکم لە ناوجێدا گەلێ پڕێش و ئازارم ئەگەر هیممەت نەکەی شاهم خەجاڵەت خۆم گونەهبارم لە ڕابردوم تەماشاکە دەبینی زۆرە تاوانم ئیتر تەوبە لە بەدکاری ئەوەی ڕۆیی پەشیمانە عەسی و شەرمەندەم و زار و زەلیلم دڵ بەغەم عومرەکەم ڕابرد لە لاو و لەعبی دونیا بێشوکەم ڕۆژێشی ڕوونم نەدی غەیری غەم و دەرد و ئەلەم هەرچی زۆر ساحب گوناحم ئومەتی تۆم هەرچی هەم هەر بە خۆت ڕەحمێ بە ئاهو ناڵەی زارم بکە هەر بە خۆت ڕەحمێ بە ئاهو ناڵەی زارم بکە يا شفيع المذنبين ساري كارم بكا زور بشيمان معلازي قلبي بمارم بكا مرهمشي لا دروني وابرين دارم بكا روح مشي بظلته بساوي خمارم بكا بيم كرم كزامع عشق مستخ مارم بكا بيم كرم كزامع عشق مستخ مارم بكا وقت عزرائيل كذا بقصدي خبذي جاني ما لشكري إبليس داب وغارتي إيماني ما عيني ساري خاچی برپێت 100,000 وەک جانی من زوو بگایە هاواری من لە وەزعی قورتارم دەنگی جەنابەت خۆش و دەبڵ ئەحمەدیش دەست هەردووتان و 2000 جا ماشەڵڵا بۆ هەردوو ئەحمەدە بجامە ئەس بسیێرشتێک باشە ئەف هەردوو دەڤژەنێ تو سەب یەک دەرەجەیەک تە بخۆشکیڤە گرتن تە چاوانیانسی هیتریشمان هەیە لەوانەش دەتوانم بڵێم مامۆستایانە بەس ئەو نەهاتیە ئەو نایەتە سەر شاشە نامە بەستم لەوەی کە زۆر باشە ئەوانەش شانازیان پێوە دەکەم جێگای دەستخۆشین چاوابینیاسینەوە گەلۆنەوە وەڵاهی بڵێم چۆنم ناسین ئیتر ئەمن کاتی خۆی نعمەت خدای بی هات ئەوە هیچ نیعمەتی خۆیە کە ئەوانم لەگەڵە بەڵام ئەمن کاتی خۆی مەولود لە هەولێر دائیمەن وا خوێندرایتەوە کە چەند کەسانێک دەچوونە مەولود و مەسەلەن وەکو بڵێ شتێکی ئەکادیمی نەبوو
شتێکی مەسەلەن هەم لە لایەنی سەوتەوە هەم لە لایەنی گروپ وەکو گروپ دابنیشی لە لایەنی حتە جلوبەرجیش ئەو شتانە زۆر باو نەبوو لە شاری هەولێر بە تایبەت هەستان بە دانانی ئەو گروپەکەم بەنای گروپی تایبەی بوو کە دامنائیتر ئەو بەڕێزانە حەزیان دەکرد مەسەلەن بەشدار بن لە گروپەکەی و منیش بە شانازیەوە قبولم کردن و چەند ساڵێک شە لەگەڵ من و ئینشاءالله تاخوای گەورە تەمەن بدا و بمێنین جێگای شانازین هەردووچیان دەستیان خۆش پێش هەر مەولودێکیان هەر مناسبەیەک لەو بابەتانە دەڕۆن مناجات و شت حتمما کوڕەکان بەیەکەوە دانیشن کە پرۆڤێ بکەن نەخێر ئێستا حالی حاضر نا ئەمە چونکە لە مەبدەدا بە پرۆڤە و بۆ شتانە دەستمان پێ کردووە هەر لە سەرەتاوە وەکو بڵێ ئێستا ڕاهاتون بەس مایکەکە بگرم دەزانن چ دەکەم دەزانن یعنی شتەکان یەک بە دوای یەک چۆن دەگۆڕێ و چۆن ڕیتمەکان دەگۆڕن بەخۆیان لەگەڵ لێک تەنسیقیان زۆر باشە و هەمان شێوە لەگەڵ منیش کە هەڵە ناکەن ینی ئەحمەدی مۆزن زیبزی سەریەکیان نەکرد ناژبان سەریەکیشیان ئەکرد بەسەر جارجار ئەوە یەکتر ئەوە پێی دەڵێن سۆلۆی دەدەنێ یەکتر خودی شڵای بەهێزی هەر بدەوە و هەر خزمەتەوە دین و وی ملەتی بکەن بجا دیسا ئەمدا بەرەف دەنگێتە و دەفلێدانێ وێ بچین وێجارێ دەل دەستپێکی بەحسە موشحاتە کردیت سووری و یەت مەسری دەکیش کۆپێ خۆشە یا تایبەت بەلدەفتە بەخۆی ئەمن مۆشەحاتی مصری لە بۆ ئەو نوع پرۆگرامە باش نیە لەبەرەوەی تەنها مەوالە ئەوان زیاتر بە مەوال بەناوبانگن بەڵام ئەوانەی سووری دەست دەدا لە فۆک نۆبێ خودەی لێبینن شتێکی تایبەت بەلدەفتە مە بەرەف شامێ و حەلەبێ و سووریە بە بن تایبەتیژی بجا خۆشین و کە دووسێ دەروێشتێک ژی لدەفمە هەبوون و بجا زڤڕی بان هذا العقيق وهذا البان والسلم هذا العقيق وهذا البان والسلم وهذه القبة الخضراء والحرم هذا العقيق وهذا البان والسلم وهذه القبة الخضراء والحرم وهذه طيبة لاحت بوارقها وهذه الروضة الفيحاء والحرم وهذه طيبة لاحت بوارقها وهذه الروضة الفيحاء والحرم قف عند منبر خير الخلق ملتزما يا عيني أبيال ستر لها الأملاك تختذم قف عند منبر خير الخلق ملتزما أبيال ستر لها الأملاك تختذم والثم بقعة ضمت نبي هدى شم الملوك على أعتابها لطيبة اشتاقت روحي وبعدها زاد جروحي ميت أزورك يا طيبة وداوي فيك جروحي وداوي في لطيبة اشتاقت روحي وبعدها زاد جروحي بيت أزورك يا طيبة وداوي فيك جروحي
الغالي نبينا عيوني تبكي حزينة والبعد أضمى روحي يا روحي لطيب اشتقت روحي وبعدها زاد جروحي وبعدها زاد جروحي بيت ازورك يا طيبة واداوي فيك جروحي واداوي فيك جروحي ومقامك يا طيبة علي حبك شاغل لي بالي حبك شاغل لي بالي بالله ردوا لي حالي بالله ردوا لي حالي قبل ما فارق روحي قبل ما فارق روحي أحيي فؤادي بمدح طه الهادي بمدح طه الهادي هو قصدي ومرادي هو بشر معادي هو إنسان معادي هو أغلى من روحي أغلى من روحي لطيب اشتاقت روحي وبعدها زاد جروحي وبعدها زاد جروحي تزورك يا طيبة واداوي فيك جروحي واداوي فيك جروحي الله يا مولانا الله 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 ربي تكون معانا الله 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 يا مولانا الله 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 ربي تكون معانا الله 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 يا مولانا الله 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 ربي تكون معانا قالوا لي بعض الناس لا تدخل الجامع الله إلا بصلاة وسكون وتكون لله خاشع قالوا لي بعض الناس لا تدخل الجامع إلا بصلاة وسكون وتكون لله خاشع يا قلبي ثق بالله فهو المعطي المانع وارضى بقضاء الله إنك لله راجع ماذا في علم الله الخير في الواقع تدبيرك ما يسواك من تدبيرك دعاني الله 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 يا مولانا الله 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 ربي تكون معانا الله 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 يا مولانا الله 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 ربي تكون معانا وي هزار جارة ما شاء الله سلام وي دستت وتخرج من ان شاء الله خذش وراضي بت امين يا رب اسمعي رجع تبكي وقت ما خلص اخر اسبو خاطر من اخونا ضمنها هاد بالله تشاوري بومتوبي اسبو خاطر اخونا خاص من جد كيف من جد ما تواني قصب كم تشاوري ما مستعم مقلة خوشحال بين افشا فين قال ما زياتر جوان منو و خدي حسكت بشتي كارانتيني وفيروسيا هر جارة كهين چون مولودك
بيت پیوندی آمد گلو دا بود اجی خون نزدیکی وانجا ان شاء الله الله خودش راضی بد خدای خیر و سلامت يا اخوان تندرستی و هر یا باش بد امين يا رب سلامت پیدتی غریبی مدینه کرده بی والله يجزاك شي هي غريبي نكا ولو لم ديتي هاتا استا بس مشتاقم قلبيا ان شاء الله بزيترين دم ان شاء الله اخوي دوباره ممنون تو این صدقه ان شاء الله كتامزرويا ان شاء الله ان شاء الله بهشتي سر دنيا ان شاء الله بزيترين دم دەستان خۆش بێ دووبارە ئەرکتان کێشاو ئەم شەوتان لە بڕگەی دووهەم زیاتر ڕازاندەوە دەستداری شتێکمان پێشکەش کردوی بەدڵی ئێوە و بینەرانی ئازیزمی باڵێ باسی پارشێوە نیە هەموو شێمە لە پارشێوەین و باسی خواردنی شە دیسانەوە ئاخر کاتەکە لە مانگی ڕەمەزان خواستێکی زۆر بە تایبەت بۆ پارشێوان لەسەر ناوساجی هەبووە چونکە خواردنێکە بە ئاسانی هەرز دەکرێت و تایبەتبەندی خۆی هەیە هەر چەند چاوریشە چەند کەسێک لە ناو بازاڕی هەڵەبجە بە درێژایی مانگی ڕەمەزان ناوساجیان دروست کردووە و فرۆشتویانە با پێکەوە بزانین چۆن دروستی بیرەتەکەت چت گوتێ بە چت گوتێ مە وتم بۆ دروستەکەم نه جارێ دا بچین با بڕۆین ببینین من تۆ ئیتفاقەکەیم زای مۆزۆ چییە ناوساجی بە ڕەمەزانانە بەڕاستی بە حکمیەوەی خەڵک بە ڕۆژووە بێت و خواردنێکی لەگەڵ چاوی ماسی شاخورە خواردنێکی سوکەیە خواردنێکە کە زۆر حەزی پێکرێت و لە ڕەمەزانانە خواسی زۆر لەسرە ئیتر بە حکمیەوەی ڕەمەزانان نەمە زیاتر دایانین و لەسەر جادا وڵی ڕەمەزان خۆی شتێکی ڕەمەزان شتێکی عادەتی شیرینی و ناوساجی و ئەمنە ئەکو خواردنانە شتێکی بەسوودە بۆ ئەو مانگی ڕەمەزانە بەکارێنین بۆ نمونە بۆ پارچە و بۆ بەربان زۆر شتێکی تەبیعی و بۆ لەشمان و بۆ جەستەماز و ئیسراحەتە. پاشیوه افشوه ام ده تاپیش کب دو ماکینین پاشیوه خیر و برکت بود حتی شوه کدی خود کریم ابزانی کده چاوه ان شاء الله تاسبی شو ده تمرین نو خاطر لك سلام علیکم